سڵاوتان لێبێ من مامۆستا شۆخان ئیسماعیل مامۆستای ڕاهێنەری یۆگا و ڕاهێنەری پەروەردەییم توانیمان خولێکی دوومانگی بۆ قوتابیان بکەینەوە کە لە خانەی منداڵان و گەوران کچان و کوڕانمان هەیە کە تقریبان 30 خوێندکارێک لە خۆگرتووە بە خۆشحاڵیەوە ئێمە کارمان لەسەر زیهنی خوێندکارەکانمان کردووە و کارمان لەسەر ڕەفتاری خوێندکارەکان کردووە کە چی بکەن بۆ ئەم ژیانە و چی کاریگەریەکی هەبێ لە سەریان و بیانەوێت لە دوا ڕۆژە چی بکەن لەو کارانەی کە لە ژیانی ڕۆژانەیە پێویستە ئەنجامی بدەن. جێ خۆشحاڵیە ئێمە توانیمان لەگەڵ مناڵەکانە ئەو پەیوەندیە دروست بکەین کە ڕایان بێنین لەسەر ئەوەی کە خەریکی خۆناسین بن لە ژیانیانەوە ئەوەی کە گرنگە بۆ ئەوان وەقرەگرتوویە و توانای جڵەوکردنی زیهن و بیرکردنەوەکانیانە. یەکێ لە ئێمە ئەزانێت کە لە ژیانە ئەو بەرکەوتانەی کە بۆمان دروستە بێ لە ژیانداوە لە ژیانی ڕۆژانەمانە پراکتیکیەکەین بەرکەوتی زۆرمانە بێ ڕەنگە ئەمانە زیهنمان بەرێ بیرکردنەوەکانمان پشڵەقێنێ ئێمە بۆ ئەوەی کە ئیش لەسەر کۆکردنەوەی ئەمانە بکەین و جڵەوی بیرکردنەوەکانمان بکەین چی بکەین باشە کەواتە یۆگا تاکە ڕێگایە کە مرۆڤ ئەتوانێت بگەڕێنێتەوە سەر بنەڕەتی خۆی سەر خودی خۆی ناسینی خۆی ئەم ڕێگەیەمان هەڵبژار لەگەڵ گەورەکانە و خۆشبەختانە و لە زاری خۆیانەوە کە چەندین جار پێیان وتوین کە زۆر سوودیان لێبینەوە توانیانە ڕەفتارەکانیان بە جۆرێک بگۆڕن کە سوودی هەبێ بۆ دوا ڕۆژیان. ئەوە لە کۆتاییە دووبارە سوپاسی کتێبخانەی زانکۆی ئەمریکیەکەم و بە تایبەت سوپاسی هەڵبەسخان و کاک سەردەم و تەواوی مامۆستایانەکەم کە هەمومان پێکەوە دەستمان لە ناو دەستیەکایە و خەریکی پەروەردەکردنینەوەیەکین بۆ دوا ڕۆژ هەروە کۆنفۆشیوس ساڵەیە ئەگەر گەرەکتە خوێندکارێک پەروەردە بکەیت کەواتە 100 ساڵ تەوێک ئەگەرە تەوێ مناڵێک پەروەردە بکەیت بۆیە پێویستە لەسەر هەر یەکەمان ئامانجمانەوە بێ پەروەردەینەوەیەکی نوێ بکەین و لە داهاتوویەکی ڕەنگە دووردا بەرهەمەکەی ببینینەوە. خوازیارم هەمویان سەرکەوتوو بن و هەموو کەسانێکی باشیان لێ دەرچێت بۆ کۆمەلگا و بۆ گەردوونەکان و من دووبارە سوپاسی ئێوە ئەکەم.